بۆ نمونە لە وڵاتێکی وەکو میسر لە هەموو دەرکەوتنی ڕۆژێکە و هەڵاتنی ڕۆژێکە 240 کەیسی تەلاق هەیە. یعنی دیقەت بن ئەبێ لە چەند دەقەیە و چەند کەس تەلاق بدرێ. ئەمە بەڕاستی ئەبێ بەحسی لەسەر بکرێ، ئەبێ پەیوەندیداران لەسەر ئەمە بەحس بکەن بۆ نسبەتی تەلاق زیای کردووە. طبعاً دیراسات زۆر کراوە لەسەر ئەمە، بەڵام کێشەکە لەوە ئێستا زۆری ئەمە و تەلاقانەی کە بە داتاوەری ئەگرین لە محکەمەکان ئەوانن کە ڕێیان ئەکەوێتە محکەمە، بەڵام زۆر حاڵەتی تەلاق هەیە کە لە چوارچێوەی دیواری ماڵەکەی خۆیان وەکو تەلاقدراو ئەژی. مەسەلەن بۆ نمونە تەلاقی معلەن ئەوەیە کە لە ڕێی محکەمە بە ئاشکرا ئەلەسیە بەسێ تەلاقی کەوتبێ کابرا تەلاقیە، قانون حەقی پیاوە تەلاقیە بە تەعەسوفی کە سەواء ژنەکە ڕازی بێ یا ڕازی نەبێ. ئەو تەلاقانەی کە لە دادگایانی کەسێکی خۆمان ڕوویە خاتونگەن، ئەو تەلاقانی کە لە دادگایانی ئێستا ئەوانی کەوتمان لە دادگایە و ئەوە بە علەنیە و ئەیزانی ئێستا هێل ناو ماڵەکانە لە ناو ماڵەکانە من لەسەر ئەوەی دادگامە بەستمە کە کەسێکی نزیکی خۆم بەو شێوازە بە تەعەسوفی تەلاق درا، خۆی ڕەزامەندی نەبوو، خۆی سەر باقی ئەوەی خیانەتی لێکرا ئامادە بوو بەردەوام بێ لە پێناوی مەسلحەتی گشتی خێزانەکەیە، لە بەرەوەی مناڵی هەبوو، لە بەرەوەی کاریگەری لەسەر دەرونی مناڵەکەی نەبێ، لە بەرەوەی مناڵە نەکەوێتە دەستی باوەژن یان باوە پیارە، لە سۆز و نازی دایک و باوکی بێبەژ نەبێ، بەڵام بەداخەوە هەم خیانەتیشی کرد هەمیش تەلاقیە، لە بەرەوەی قانون ڕێگەیە بە تەلاقی تەعەسوفی تەلاقی بە. ئەمە پێویستە بەڕاستی تعدیل لە قانونی ئەحوالی شخصیە بکرێ، مافی ژن زیاتر بپارێزرێ، بە تایبەتی کاتێککە خێزان مناڵی تایە ئەبێ ئەوە زۆر بەبەرچاو بژیرێ. ئەمە بەنسبەت ئەو کەیسانەی کە لە محکەمەیان، بەڵام بەداخەوە وتم زۆر حاڵەتی تەلاقی کە هەیە کە داتا نەکراوە، چونکە ئەگەر ئەوانە بچێتە سەر ئەمانەی لە محکەمەیە داتاکە زۆر بەرزتر ئەڕوە. بەسان تەلاقمانەیە تەلاقی بێدەنگە لە بینی ژن و مێردە، لە ماڵێکە ئەژین لە چوارچێوەی دیوارێکە لە ژێر سەقفێکە، بەڵام هەر یەکەیان بەجیا ئەم لە ژوورێ ئەو لە ژوورێ، یان ئەگەر لەسەر سیسەمێکی شابنون ئەم لەم سەری سیسەمەکە ئەو لەو سەری سیسەمەکە. تەنانەت ئەگەر پەیوەندیەکی جوودبوونیش دروست بێ لە بینیانە بێهەستە، بێمەشاعرە، دیقەتی بە ژنێک بێ ئەوەی لەگەڵ بکرێ بەبێ ئەوەی یا بە زۆرە بە زۆر مردنە، خۆی بۆ خۆی هەموو دقەیەکی مردنە. ئەمە جۆرێکیانە کە پێ ئەوترێ تەلاقی بێدەنگ. ئەم تەلاقە کاریگەری لەسەر دەرونی ژن زۆر زۆرە، بەداخەوە جۆرێکی کەشمانەیە پێڵن تەلاقی عاتفی سۆزداری، ئەمیان هەر زۆر زۆر خەتەرە، لەبەر ئەوەی ژن و مێرد ڕاستە لە ماڵێکە ئەژین، بەڵام نهائیان جوودبوونی جنسیشیان نامێنێ، یعنی ئەوەش لە بینیانە نییە. ئەمە ژنەکە بە تەواوی دائەڕمێ، دەرونی ئەڕوخێ، متمانەی بە خۆی نامێنێ، یعنی چۆن ئەڵێی هەست بە کەمی خۆی ئەکا و زۆر جار ئەمانە هەمووی تەسحەیە، هەمووشی لە پێناوی ئەوەی مناڵیان هەیە و خێزان تێک نەچێ کە باجی گەورە لەمانەیە هەمووی مناڵ. باشە خاتونگیانی ئێستا کە باسی ئەمە ئەەکەین، ئێمە کەیسی پێشومان ترسێکی هەبوو، ترسێکی هەبوو بەس لەوانی کە لە محکەمەیە بینی بووی، بەڵام ئەی ئەمەش ئەوەی ترسی بۆ دروست ناکە کە غەیری محکەمەش ئەمانی تریشەیە، ئەو ترسی بۆ دروست ناکە وای لێ ناکە ئەوەی تر ڕەشبین بێ و ڕاستیە بزەبت ڕاستیە. بەڵام چی بکە ئەگەر ژنێک بۆ نمونە لە تەلاقێکی هەست بە تەلاقی سۆزداریە، سا بۆ نمونەی مەکە باسیەکەین ئەڵێن ئەم دوو هەفسەرە پێکەوە لە ماڵێکە ئەژین، بەڵام هیچ سۆزێک لە بینیانان نییە، هیچ خۆشەویستێک لە بینیان نییە، هیچ مۆدە و ڕەحمێ لە بینیانان نییە، بەڵام تازە لەبەر مناڵەکانیان دانیشتون، چەند هەشتی وەمان بینیوە. ئەو ژنە چی بکە؟ ڕاستی ئەو ژنە خۆی خواتەوە خۆی خواتەوە بزەبت، یعنی ئەمەی کە لەو شتانی کە ئێمە ئەمانەیە باسی بکەین، ئەمانەیە کە تیشک بخەینە سەر کەواتە چەنە هەشتمان هەیە لەم بابەتە کە باز نەکراوە، کە باز نەکراوە ئەبێ ئێمە لێرە باسی بکەین. ئەمە تەلاقی بێدەنگە باس کرد، سۆزداریمان هەیە و چەندین جۆری تریشمان هەیە. بەڵێ تەلاق هەیە، هەردوو ژن و مێردەکە ئەو لە ماڵێک ئەژی ئەم لە ماڵێکی تر، بەڵام تەلاق نییە، جیابوونەوەیە، یعنی هەر یەکە لە ماڵێک بەسەر بەخۆ ئەژی، ئیتر مناڵەکان بەش بووە یا لای ئەمە یا لای ئەوە،
حاڵەتی وا ئیستا زۆر زۆرە لەناو کۆمەلگای ئێمە لەوانەیە کەسی نزیک هاوڕێی نزیکم لەم جۆرە ژیانەی هەبێ هەریەکەی لە ماڵێکە ئەژێ بەس لەبەرەوەی لەلایانی کۆمەڵایەتیەوە بڵێن ناڵێت لە محکەمە تەلاقم ماوە بەڵام خۆی لە ڕاستیە ئەوە تەلاقە جیابوونەوەیە بەڵام بەڕەسمی لە محکەمە تەلاقی نەیاوە بەڵام هەندێک تەلاقیش هەیە بەڕاستی پێ ئەوتێ تەلاقی ئیجابی ئەمە ژن و مرد لەوانەیە لەمەیە بڵێن بگەنە حەدێک جیابوونەوەیان مەسلحەت بێ جیابوونەوەیان مەسلحەتە بۆ هەردوو لە ئەم جۆرە تەلاقش هەیە بەڵام بەداخەوە ئەو جۆرانەی تر هەمووی ناخی ژن و دەرونی ژن دە ئەرمێنێ هەمووشی سەبەبەکەی بەداخەوە ئێڵێم گوناحە بڵێم پیاوە چونکە پیاو هەڵگری کۆمەڵێ سیفەتی جوانە ئەمانە مجرد مەجموعەیە نێرینن کە هەست بە پرسیارەتی ناکەن بەس پێم بڵێ ژن چی لە پیاو بیستووە کە شووی پێکردو و خۆشی ویستووە سێ شتی لە پیاو ئەوێ عەقدە بەوەی کە هەست بە پرسیارەتی بکە بەرامبەری ئەحدیەتێ بەوەی هەتا ماوە حیمایەتی کە ئەمانی بۆ دروستکە وعدی باتێ کە ڕازگۆ بێ لە هەستەکانی لە کردەوەکانی لە گوفتارەکانی ئەوە سێشتەی ئەوێ لە پیاو باشە ژنیش مافی خۆیەتی ئەگەر ئەم سێشتە لە دوای زەواج تیا جێبەجێ نەکرا داوای جیابوونەوە بکە بەڕاستیش من بەڕاستی ئەزانم ژن لەوە زیاتر خۆی نەکا بە قوربانی چونکە ئەگەر قوربانی هەر ژن بیە ژن بیە پیاوەکانمان سوورە بن لەسەر ئەم شێوازە ئەم ڕێچکەی وەرەگرن خۆژن هەر قوبوڵێتی بۆچی چم ژنێشکێنم ئەو بە ئاسانیەکە چونکە ئەمڕۆ کۆمەلگای ئێمە ئەنواوە شقاڵی تێکەڵ بووە بە ئاسانی هەموو شتێکی دەزەکەوێ زۆربەی زۆریش لەوانە لەبەر پرسیارەتی خێزان ڕاکەن لەبەر ئەوەی ئەڵێ من دەسم ئەکەوێ بە ئاسانی بە هەرزان ئێتر بۆچی ئەم چی ماوە لە کرێخان و لە معیشەتی ماڵ و مناڵ لە ئەساسکردین لە مەکردنی هەموو ئەمانە ئاسانکاری بۆ پیاو کراوە لەم کۆمەلگایە بەداخەوە زۆر بەداخەوە بەڵام دەستت خۆش بێ دەست خۆش بە خاتم گیان تیشکە خستە سەر کۆمەڵێک گرفتکە لە ناو کۆمەلگاکە هەیە دایم بڵێن نەزیف هاوکو نەزیف چۆن لێ ئەڕوا لێ ڕۆ کاتێکە زانین کە زۆرە بێ ئەمەش ئەپێن بینی هاوسەرداران بینی ژن و مێرد جاری وایە نەزیفێکە لێ ئەڕوا لێ ڕۆ کاتێکە زانیتە لە شتێکە ئەتەقێتەوە و تەواو تر ئەوتوانە ناتوانن پێکەوە بژین کاتە بێ هەر لە سەرتاوە کە شتێکی وا ئەبێ دانیشن ڕاستگۆیانە دانیشن باسی بکەن دەبینیەکە من ڕەم وایە مەسەلەی معالجی نەفسی زۆر کاریگەری هەیە لە کێشە خێزانەکان مەسەن ژنێک تەلاقە یاکرێتەوەی کێشەی هەیە لەگەڵ مێردەکەی بە لە ئەوڵەوە نەچێتە لای ڕەفیقێکی کە ئەڵێ دوو جار شوم کردو و تەلاق دراوە بەحساب ئەم تەجروبەی هەیە لەوانەیە ئەم حاڵەتەکەی بۆ قورسترکە بەڵام بچێتە لای دکتۆرێکی نەفسی ئەو لە ڕوانگەی نەفسیەتی ژنەکەەوە ئەتوانێت چارەسەری بۆ دابنێ زۆر باشە کە ڕاوێژکاری خێزانی هەیە ڕاوێژکاری خێزانی هەیە هەرێمە چەندین خەڵک پەیوەندی ئەکات بۆ ڕاوێژکاری خێزانی نەبووە بە کەلتورێک کە ئینسان چۆن نەخۆش ئەەکەوێت چە بۆ لای دکتۆر کە کێشەی بەلای ئاسایی بێ بچێ بۆ لای ڕاوێژکاریش بەلای ئاسایی بێ بچێت